پارتی دموکراتی کوردستان لە هەڵبژارنەکانی پەرلەمانی کوردستان دەنگەکی زۆری هێناوە هێزی ژمارەیەکە بۆیە پارتی دموکراتی کوردستان هەر لەو کاتەدا پاش هەڵبژارنەکان سەردانی هەموو لایەنەکانی کرد ڕایگەیاند ئێمە دەرگامان کراوەیە بۆ بەشداریکردن لە حکوومەت و لەگەڵ یەکێتیش هەروەکو جەنابی سەرۆک باسی کرد ئەمە بەرنامەیەکە بوو چەندین دانیشتن کرابوو و تقریبان لێک نزیک بوونەوە بەڵام یەکێتی پاشەکشەی کرد بەستیەوە بە هەڵبژارنەکانی ئێستا پارتی قسەی تری دەوێت دوایەوە هەڵبژاردنە لەسەر پێکردنانی حکوومەت هەر هێزێک چەندی هەیە ئەوها مامەڵەی لەگە دەکرێت لەبەرەوەی پێشی ماوەیەک پێش ئێستا پارتی سازشی لەسەر زۆر پۆست و پلە و ئیمتیازاتی هەڵبژاردن کرد بۆ ئەوەی حکوومەت پێک بێ خەڵکەکیش ئەمەی نەقۆستەوە بۆ ئەوەی بێتە ناو بەرنامەکان و کابینە پێک بێتن ئەمەش پارتی نەک لەبەرەوەی بوو کە هەڵبژاردن ڕێگرە یان کابینەی پێک نایە تەنها لەبەرەوەیە پارتی زۆر سازش دەکەن لەسەر بابەتەکان لەبەر یەکڕێزی تەبایی لەسەر پێکردنانی حکوومەت لەسەر ڕازیکردنی لایەنەکان قوربانیدایە بەڵام ئەگەر یەکێک ئەم دەستکەوتە پێی نەزانیتن پارتی دموکراتی کوردستانیش بەهێزەوە و بە ئیستحقاقی انتخاباتەوە مامەڵە